هاوشێوەی وڵاتانی دیکەی جیهان لە کوردستانیش سەرەڕای قەیرانی دارایی بەشێک لە خەڵکی بە تامەزرۆ چاوەڕوانی بەرهەمەنوێیەکەی کۆمپانیای ئەپڵ بوون. لەو باوەڕیان نەبووین ئەو هوژمە خەڵکە زۆرە بێ لەگەڵ ئێستا وەزعی کوردستان وەزعی زۆر با بەڵێنباری دارایی خراپ بووە. لە هەمان ڕۆژی هێنانی ئەو نوسخەی کە نابووین ئەوەش بێ ناومان هەموو موبایلەکان ڕۆژ، یعنی چاوەڕێوەمان ناکرد. بەڵام خەڵکی یەکجار زۆر سەیکە کۆمپانیای ئەسێ و موبایلەکان لە هەمان ڕۆژی بڵاوکردنەوەیە ئەو موبایلەکان فرۆشرا. تقریباً لە سەر 1000 دانەوانەیە فرۆشراوە لە یەکەم ڕۆژی بڵاوکردنەوەی لە 16 مانگەوە تا ئەمڕۆ. ئەوانی چاوەڕوانی بەرهەمەنوێیەکەی ئایفۆن بوون گویان نەداوەتە قەیرانی دارایی و بێموچەی و هەوڵیان داوە بە زووترین کات ئایفۆنێکی نوێ دەست بخەن. زێکی زۆر بۆ ئەم جیهازە تازەی کۆمپانیای ئەپڵ وای کردو کە ئێمە بار جۆرێ بێ بەدەستی بخەین و هەوڵ بدەین کە ئێمەش لەو مواصفاتە بەرزانەی کە هەیەی و ئەو سیفاتە شازانەی کە هەیەی بەردەستمان بکەوێت و بەکاری بهێنین. ئەوە ژوای کردووە کە بەڕاستی قەیرانەکە کە هەبووە کاریگەری هەبووە. داواکاری و فرۆشی ئایفۆن حوت لە بازاردا بە جۆرێکە. ئێستا خاوەن پێشانگایەکی مۆبایل و فرۆشی ئەو ئایفۆنە خۆی هەوڵی پەیداکردنەوەی دەدات و لای نەماوە. بەچاوەوە کە ئەڵێ قەیرانە هیچ قەیرانێک نیە، چونکە خەڵکە چێ سەرەی بۆ نووسێت 2 ڕۆژ پێشەوە چێ سەرا نووسێت تاوەکو 2 ڕۆژ دواتر بەدەستیەکەوێت. بەتر وەکو بڵێ قەیران هیچ ڕەبتێکی نییە بە قەیرانەوە و خەڵک بەشێوەی هەر پارە پێ بیکڕێ. ئەو چینێکی فەقیرەکە ناتوانێت بەردەستی کرد، چینی موچەخۆر و مامۆستا و فەرمانبەران. بەرهەمەنوێیەکەی ئایفۆن بە جۆرێک داواکاری لەسەر لە بازاڕەکانی شاری سلەیمانی کە بازاڕی مۆبایلەکانی دیکەی شکاندووە. حال لە مانگە لەمە پێشەوە خەڵک چاوەڕوانی ئایفۆنە تازەی کردووە. زۆر کەس تاریخ خواندووە لە نووسینگەکان مەسەلەن بۆ ئەوەی کە یەکەم کەس بێ ئایفۆن حوتی وەدەست بگات. و تەڵەبێکی زۆریشی لەسەر بۆ لە بازارە و زۆربەی بازاری مۆبایلەکانی کەش تا ڕادەیەک وەستاوە بە بۆنەی ئایفۆن حوتەوە. لەبەری خەڵک ئەگەر بێ مۆبایلێ بکڕێت چاوەڕێی ئەوواکە کە ئایفۆن حوتەکە بێت بە هەرسیارێ بێ شێشەی نییە ئایفۆن حوتەکە بگرێت بەدەستیەوە. ژێر محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.